بێگانەیان هەموو ئەدەبی بێگانە یا فەلسەفە زۆر پێویستە چونکە ئێمە زۆرتر لە بازنەیەکی بچووکە چەقما خواردووە. 25 شاعرە هەرێکیان لە وڵاتێک بۆ لە جێگەیەکەوە هاتوون. من زۆربیانم لە ئینگلیزیەوە وەرگێڕاوە بەڵام تێکەڵن. دیارام ڕۆژێکی زۆر تایبەتە، ڕۆژێکی گەلێک تایبەتە بۆ ئێوەی خۆشەویستکرێ ئامادەن ئەمڕۆمان تایبەت کردووە شێعر. ئاولەی بڕژێ لەژێر پێمدا مانە بە درێژایی ڕووبار دەخلیسکێ نزیک نیوە شەو فانۆسێکی ناو زریان لە دڵی شەودا دەدرەوشێتەوە بە درێژایی لمی کەنار پۆلی ماسی گرەی سپی هەڵیشتوو خۆیان گرمەڵە کردووە یەکی مشتێک لە پشت بەلەمەوە ماسی قەڵەمباز دەدەن ئاو دەبڕن و دەست نەژێرەوە و ئاو دەبژێنەوە. هەرگیز شتێکی کێویم نەدیوە بە زۆری بەخۆی داهات بێتەوە باڵندەیەکی بچووک لە لقێکەوە لە سەرمادا کە سیرە بە مردووی